زۆرینەی خەڵک بە بینینی مار دەترسن، یان لێ ڕادەکەن یان دەیکوشن. زۆر ژنەوانەی بە بیستنی وشەی مار سام دەیانگرێت، بەڵام جیاواز لە هەمووان گەنجێک لە قەزای پێنجوێن ئەوداڵی بینینی مارە و ئەو خۆشەویستێکی یەکجار زۆری بۆ مار هەیە. ڕەنگە تەنها بە بیستنی وشەی مار تووشی ترس و دڵە ڕاوکێ بیت، بەڵام گەنجێکی دانیشتووی قەزای پێنجوێن بێترس خولیاگرتنی ماری هەیە و بە خێویان دەکات. سەند ئەحمەدی تەمەن 21 ساڵ خاوەن دیاردەیەکی تەندروستی دەگمەنە، لە لەشیدا ڕێژەی خڕۆکە سپی بەرزە و ژەری مار کاری لێ ناکات. سەهەند بووەتە فریادڕەسی قەزای پێنجوێن، بە جۆرێک وەک خۆی دەڵێت ژمارەم لای زۆربەی خەڵکی شارەکە هەیە. گەر لە جەیەک ماری لێبێت دوای پەیوەندیکردن بە منەوە من لە مەترسی مار ڕزگاریان دەکەم. من ناوم ساند ئەحمەد ڕەحیمە، دانیشتووی قەزای پێنجوێنم. لە مناڵیەوە لە تەمەنێکی زۆر بچووکەوە خەریکی ئەم مارگرتنم. تۆ تەنها ڕەژمارەگری یاخود جۆرەکانی کێگری؟ هەموو جۆرێک بگرە، ڕەژمار، بۆرەمار، شینەمار، بەڵام کەش و هاوای پێنجوێن وای لێ کردووە کە تەنها ڕەژمارمان زۆرترە. باوکم زوو هەر لە تەمەنی منەوە ئەم ماروشتەی گرتووە، ئەوش کێشەی نەبووە پێوان بۆ تەسیری نییە لەسەری ڕێژەی خڕۆکەی سپی مەناعە لە لەشیا بەرزە و منیش هەمان شێوم، هەمان شێوی باوکم. ئێستا کە مار یەکێ بیبینێ یان شتێک تەلەفۆنمان بۆکەن، ڕقەمی ئێمە بڵاوە لە پێنجوێنە، هەر کەسێک مار ببینێ دیان شتێک تەلەفۆنمان بۆکەن، ئێمە چین ئاگرین و یانینێ لای خۆمان. مار پێوەدای دەمەوێت بزانم هەست و چۆنە کاتێک مار بە تۆدا؟ ئێشی هەیە وەکو ئێش و هەستی پێیەکی، بەڵام بێتاقەت دەکات تا تقریبی 2-3 سعاتێک ئەو ژەهرە لە لەشتا خوێن جوانیاری ناکە، بێتاقەت دەکات وڕەبی، بەڵام بە فترێکی کەمی خەو وەکو خۆت لێتەوە، ینی سوڕی خوێن چالاکە بێتەوە، هیچ کێشەیەکم نامێنێ. پێوەدانی مار لای تۆ ئاسایی بۆ تۆ؟ لام ئاسایی بۆ تۆ بە هەموو شێوەیەک، لەوانەیە لە ڕۆژێکە 5 بۆ 6 جار مار پێمەوە بە، بەس ئەوەی هەیە بڵم هاویناینا پاییزانم مارم نییە، خۆ دەزانی کابێ بە پاییز هەتاوەکو ئەوەڵی بەهار مار لە وەرزی سڕبوونان سڕەبن هاتنە دەرەوەشتیان نییە، بەڵام بەهارانی تر کە مار دەرەکەونەوە هەتاوەکو پاییزێ من ئاوە ئەیانگرم و کویانەکەم و بەخێویانەکەم خزمەتی جوانیانەکەم، پاییزانیش بەڕڵایانەکەم. ئەمە بۆ هەموو کەسێک دروست نییە، چونکە ئەمە ئەتوانین بڵێن بارەیەکە با کاتێک خەڵکی ئەم ڤیدۆیە بێنن نەچن لاسایی تۆکەن. ئەرەوەڵا هیچ کەسێک لاسایی نکاتەوە، چکە دوای ئەوە ناتوانین ژیانی کەس لە ئەستی خۆمان بگرین، دوای بڵێ ئەو ڤیدۆمان بینی بۆیە لاساییمان کردەوە، نەخێر. من بە خەڵکەڵم کە قەت ئەم شتە دووبارە نەکەنەوە. سەهەند دەڵێت ڕۆژانە چەند جارێک مار پێمەوە دەدات، تەنها هەست بە هیلاکی دەکەم نەک ژارەکەی زیانی تەندروستیم پێ بگەێنێت. ئەو تاکە کەسی بنەماڵەکە نییە، بەڵکو باوکیشی بە هەمان شێوە بووە و دەڵێت ئەوە جیاوازیە کە خوددا پێبەخشین و بۆ هەموو کەس بەو جۆرە نییە و داواکارە خەڵکانی تر ئەو کارە دووبارە نەکەنەوە تا لە مەترسی دوور بن. ئەوەی کە سەرنجمە هەر لە کاتی تۆمارکردنیان بەرنامەیە مار پێوەدای، تاکو ئێستا شوو بۆ لای دکتۆر؟ نەوەڵا تاسە نەچووم بۆ لای دکتۆر و ناشتم، تازە 3-4 جار پێم زۆر هیلاک مەکا، بێتاقەت مەکا، گێژ مەکا، بەڵام بە چەند سەعاتێک خەوی کەم باشە بم. حەزو خولای من بۆ مار تا بڵێ زۆر وەک هیچ ئاژەڵێکی تر نییە، هەیە ئاژەڵانی تری خۆشەوە، بەڵام من تەنها مارە، تەنها لەگەڵ ماریشە ئاوا بێنم خۆشە و کۆتا پرسیارم ئەوەیە ئامادەی واز لەم کارۆ بێن؟ نەخێر، مەگەر ڕۆژە لە ڕۆژان ئەو مەنەعالە لە شوانە مێنێت مارە پێوە با بم کوژێ، ئەگینا قەت باوەڕ ناکەم وازی لێ بێنم. مار گیاندارێکی خشۆکە، زیاتر لە 2700 جۆر لە گیاندا هەیە و گیاندارێکی گۆشخۆرە، هەمیشە ژارەکەی بۆ گرتنی نێچیرەکەی بەکار دێنێت. سەهەند بووەتە حاڵەتێکی جیاواز، ئەو نێچیرێکە کە بووەتە دۆستی مار نەک دوژمن. سوهەیب محەممەد، تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ، قەزای پێنجوێن.